لە درێژەی کۆبوونەوە گشتیەکانی ئەنجومەنەکانی سەر بە مەڵبەندی 12 شارە زووری کۆمەڵی ئیسلامی کوردستان کۆبوونەوەی گشتی ئەنجومەنی شارە زوور بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی بە شێوەیەکی سەرکەوتوانە کۆتایی هات. لە کۆبوونەوەکەدا نوێنەرانی ئەنجومەن بۆ کۆنفرانسی ناوچەی هەڵبژێردرا و ئەندامانیشی واخوازن کۆنگرە ببێتە خاڵێکی وەرچەرخانی زیاتر و گەشەکردنی حیزبەکەیان. واس و پێزانین و حرمەتم هەیە بۆ هەموو ئەو برا و خوشکانەی هەم لە ڕێخستنەکان و هەم لە قوتابیان بەشداریان کرد لە سەرجەم کۆبوونەوە گشتیەکان و تەمەناکەین مەڵبەندەکانی دیکەش ئینشاءالله بە سەرکەوتویی کۆبوونەوە گشتیەکانیان ئەنجام بدەن و نوێنەری دڵسۆز و ڕاستەقینەی خۆیان بنێرنە کۆنفرانسە ناوچەیەکان تاوەکو بتوانین بە هەمومان خزمەتێک بە پرۆژەی کۆمەڵی ئیسلامی بکەین و بتوانین کۆمەڵی ئیسلامی باشتر بەرەو پێش ببین و دڵی دۆستان و خۆشەویستان و ئەندامان و دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامی زیاتر خۆش بکەین. قاز بۆ خۆی گەورە پاش هیلاگونێکی زۆر لەگەڵ ئەندامانی ئەنجومەنە کە هەوڵێکی زۆرماننا بۆ کۆبوونەوەی ئەندامان بۆی بتوانین کۆبوونەوەیەکی سەرتاسەری ئەندامانی خۆمان بکەین لە سنووری قەزاکەمانە قەزای شارە زوورە ئەلحەمدولیلا ئەمڕۆ کۆبوونەوەکەمان بە سەرکەوتووی بەجێهێنا. سەرۆکی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان پێزانینی هەیە بۆ لێبڕاوی ئەندامانی کۆمەڵ لە سنووری مەڵبەندی 12 کە دڵسۆزانە شانیان داوەتە بەرکاری ئیسلامی بەبێت لە بەرچاوگرتنی سوودی مادی و دنیایی. یاوەکو لیژنەی باڵای ئامادەکاری لە دوو ڕۆژی ڕابردووە ئێمە هاتینە سنووری مەڵبەندی 12 شارە زووری کۆمەڵی ئیسلامی کوردستان کە یەکێکە لە مەڵبەندە چالاک و بەرفراوانەکان لە ڕووی جوگرافی لە ڕووی ئەندام و لە ڕووی بازنەکانی حیزب و بەشەکانی حیزبەوە. سپاس بۆخوا بە شێوەیەکی سەرکەوتوو کۆبوونەوەکان ئەنجام دران و ئیقبالێکی گەورە هەبوو لەلایەن بازنە و ئەنجومەن و دەستەکانی حیزبەوە لەسەر هەموو ئاست و ئۆرگانەکان. بەم کۆبوونەوەیش کۆتایی هات بە کۆبوونەوەکانی دەڤەری شارە زوور و لە ئێستادا ئەندامانی کۆمەڵ لەو سنوورە چاوەڕوانی کۆنفرانسی ناوچەیی دەکەن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زوور.